تەنها بەناوی خوای گەورەی میهرەبان. دوو خاڵ بە کورتی باز دەکەم. یەکەم ئەوەیە ئەمە ئێستا لە چینە لەو نەخۆشخانەی ئیشی من لە هەمووان ئاسانترە، پێویست ناکە شەرعەکەم چکۆ لە پێش چاوتانەوە دەکرێت. ئەمە دامانە ئینشاءالله محاوەرە دەکەین ئەگە هیچ کۆسپمانێتە ڕێگا لە 11 یادە خارجیەکان بکەینەوە کە دەڵێن یادەی خارجی دەکەینەوە لەگەڵی مختبەریش دەکرێتەوە، سەیدەلیش دەکرێتەوە لە بۆی یادەی خارجی ئیشکا. بەشی دووەمیش خەستەخانە ئینشاءالله لە بیدایەتی ساڵی داهاتوو ئینشاءالله خەستەخانە دەکرێتەوە، ئەویش ئەگەر هیچ کۆسپێکمان لە ڕێگا لە بۆ دروست نەبێ. ئەو خەستەخانێ ئەمە کە دروست دەکەین یەک دوو خاڵ هەیە حەزم لێ باسی کەم. ئەمە ئەو شتێکە ئەوانی کە مەوادانی کە بەکاری دێنین هەمیشە هەوڵماندایە بە باشترین مەواد ئیشەکەی خۆمان بکەین. نمونەی گسکتان لۆ باز دەکەم کە ئەمە هاتین دەستمان پێکرد لە تەبریدەکەی VRV بوو. VRV دەرەجەک لە خوار تەبریدی مرکزیە، ئەمە چمان کرد هەستان گۆڕیمان ڕاستە گرانترە، بەڵام هەمومان کردە تەبریدی مرکزی و لە تەبریدی مرکزیش باشترین براندی عالەمی بەکاردێنین لەو ئیشەی. هەرچی لێرە بەکارمان هینایە لە براندە هەرە باشەکانە بەکارمان هینایە کە لێر وکانە بەکاردێتن. ئەوە ئەویت کەش لە پێش چاوتانە و ئیشەکە دیارە. خاڵی دووەم باز دەکەم ئەوەیە کە کورد دەکەمەوە ئەوەیە کە هاتمە ناو ئەو پرۆژەیەی هیچ بیرم لەوەی نەکردەوە وەکو بزنس بمناو پرۆژەی، نەهاتیمە وەکو بزنس لە ناو ئەو پرۆژەیە، بەڵکو هاتیمە ناو ئەو پرۆژەی لۆ خزمەتکردن. چونکە بەڕاستی کە هاتیمە یەکەم جار بەس بیرمان لە سەتاسیەکەی کردەوە کە خەیریە لۆیێ هەمیشە وا بیر دەکەینەوە لایەنە خەیریەکە ئیتیمان پێ بدەین و هەمیشە ئەو کەسانی کەوا لەگەر من قسەیان کردیە کە تەجزیعم کردینە حەزم لێ بووە لایەنە خەیریەکە ئیتیمان پێ بدەن، چونکە لایەنی بزنسەکەی ئینشاءڵە قازانج دەکا، بەڵام لایەنی بزنس ڕاوەستایە لەسەر ئەوەی چەند ئیدارەکە ناجیحە کو ئیشەکە بەڕێوە دەچی ئەوە پێت دەرێت چەند ناجیحە ئیشەکەت، بەڵام لایەنە خەیریەکە هیچ مەجالی تێدانە نەجاحەتی 100% و لۆ قیامەتە. ئیتر سوپاس.